لە داهێنانێکی نوێدا و بە مەبەستی هەندانی زیاتری قوتابیان کۆلێژی بەهرەداران لە سلێمانی پرۆژەی خوێندنەوەی کتێبی بۆ قوتابیەکانی ڕاگەیاند. ئەم پرۆژەیە بۆ زیاتر ئاشنابوونی قوتابیانە لە بواری خوێندنەوەدا و بۆیە ئاستی ڕۆشنبیریان زیاتر بەرەو پێشەوە بچێت. کۆلێژی بەهرەداران تایبەتە بە قوتابی خوێندکارانی ئاستی زیرەکیان بەرزە و لە تاقیکردنەوەیەکی چەندین پرسیاری قورس دەردەچن و پلەی ناویان بەدەستدێنن. بەشدار بوون لەم مەراسیمەدا. ئەمڕۆ ڕێوڕسمی کۆتایی پرۆژەی خوێندنەوە لە کۆلێجەکەمان لە ماوەی ئەم ساڵی خوێندندا دەخینە بەردەم بەڕێستان لەژێر دروشمی قوتابخانە شوێنێک بۆ خۆشویستنی کتێب و خوێندنەوە. بەڕاستی من دەستخۆشی لە سسروە ئەەکەم کە پرۆژەکە بیرۆکەی بەڕێزێتی دەستخۆشی لە خوێندکارەکانم ئەەکەم ئامادەیان کردو پێی هەستان. من لە گفتوگۆی کتێبەکانە ئامادە بووم. بەڕاستی تاموچێژێکی زۆر لەبارەی چۆنەتی بەڕێوەچوونی گفتوگۆی خوێندکاران ئەم پرۆسەیە لە سەرەتای دەستپێکردنی دەوامە دەستمان پێکرد کە پرۆسەیە کە سەبارەت بە کتێب خوێندنەوە وەکو پرۆژەیەک ئەنجامماندا کە لە ماوەی ئەم ساڵی خوێندنە کۆمەڵێک کتێب خوێنرایەوە و کتێبەکان گفتوگۆی لەسەر کرا و هەموو گفتوگۆکان خۆم ئامادە بووم لەو کاتەیە. بەڕاستی ئەمە کارێکی زۆر باش بوو کە دەستی مامۆستا سروە خۆش بێ کە لام بەڕێزەوە سەرپەرشتی ئەکرا و وەکو خوێندکارانی خوێندنگەکەمان جێبەجێمان کردووە. شوێنێک بۆ خۆشویستنی کتێب و خوێندنەوە لە کۆلێجەکەمان دەست پێ کرد. دوای گفتوگۆکردن لەگەڵ خوێندکاران داوایان کرد وەک مامۆستایەک چەند کتێبێکیان بۆ هەڵبژێرم تا بیخوێننەوە. خوێندکارانی پۆلی حوتەم و هەشتم گوڵی ساردۆنی 14/2/2019 گفتوگۆ لەبارەی ئەو کتێبەوە لە هۆڵی کتێبخانە ئەنجام درا. خواستانەکەم ئەمڕۆ ڕێوڕسمی کۆتایی پرۆژەی خوێندنەوەیە لە کۆلێژەکەمان. ئێمە لە ماوەی ئەم ساڵی خوێندنە خوێندکاران چەند کتێبێکی جیاوازیان خوێندۆزەوە. هەندێکیان من وەکو مامۆستایەک بۆم هەڵبژاردن و هەنێکیشیان خۆیان ئازاد بوون لەوەی کە چ کتێبێک هەڵبژێرن. پێمان خۆش بوو کە ئەمڕۆ هەم راپۆرتێکی ڤیدۆیی ببینن لە کاتی گفتوگۆکانیان کە ئەو کاتی خوێندنەوەیان بۆ کتێبەکان کردو لە هەمان کاتیشە خەڵاتی هەموو خوێندکارەکانەکەین بەوەی کە پەرۆژ بوون پەیوەست بوون بەم پرۆژەیە و بە بەردەوامی کتێبیان خوێندۆتەوە. تا ئێستا لەم پرۆژەیە دوو کتێبمان خوێندۆتەوە بە هەموو پۆلەکانەوە. بەڕاستی پرۆژەیەکی زۆر باشە چونکە وا لە تەلەبەکانەکە کە ئەوانشی حەزیان لە خوێندنەوەی ئاشنا بن بە خوێندنەوەی کتێبەکان و زۆر فێریشتمانەکەن. بەڵێ دیارە ئەم پرۆژەیە هەر بڵین دەوەرزی دووەمەوە دەستمان پێ کردووە و بە خۆشحاڵی توانیوانە سێ کتێب خوێینەوە. ئەو کتێبانشی کە بخوێنمەوە کتێبەکانی جێلە پیاو کەمانچەژان و هەروەها سێشەمان لەگەڵ مۆری بوو.